بەتەکیید چەکمان پێنەماوە هەرە و زەلیلیە چێژی ئێوەش هەری چێژن کە لە کوردستان هەتا ئەو زەمەنەی چەکدانە بێ وەکو حەماس جا ساڵێکی ترە دەیترە بیستی ترە پەنجای ترە لە وڵاتێکی میلیشیایی وەکو کوردستان کە جێگای هیچ قەداسەتی بیر و باوەڕێکی لە نابێت نە دین نە فەلسەفە نە دیموکراسی نە مافی ئینسان نە سیاسەت نە هیچ شتێک مقەدەسە غەیری چەک لەبەر ئەو کەسەی کە بێت چەکە تاکو ئەی بێ وەک ژنە مەبەستیشم سوکایەتی نییە بە ژن ڕێزیان هەیە بەڵام مەبەستەکەم لەوەی یعنی چۆن شەق لە ژن هەڵەدەن و لێدەن و ئیهانەیەکەن کە وەکو کابرای لوبنانی کتێبێکی نووسیوە سایکۆلۆژیەت الئینسان المەقهور نمونەکەش ژنە ئەڵێ نمونەی مەقهۆر بوونم نمونەی ژێردەستەیی و زەلیل بوونە ئێ بەخوا قەسەم لە کوردستانە مسلمانەکان نمونەی ژێردەستەیی و زەلیلی و سفر بوون کە ناتوانن هیچ شێ بکەن سەبەب چییە نەمانی چەکەکەی بزوتنەوە ئیسلامی تۆ ئەو کاتە چاکە بنەوە ئەو کاتە حاڵتان باشترە بێ کە ئەگەڕێنەوە بۆ دینەکە بۆ عەقیدە بۆ تەوحید بۆ جیهاد بۆ ئیعداد بۆ چەک بۆ کۆمەڵکاری بۆ بەهێزبوون بۆ هەبوونی مەنهەجێکی ڕۆشن و وازەح وەک حەماس پیاوە ناتوانن دیفاع لە خۆتان و لە مافی میلەتەکەشتان بکەن و ئیدارە و سوڵتەشە بن بەڕێوە بە مەشروعێکی مسلمانانەی چاک پیاوی شەریف و جوامێری وەکو ئیسماعیل هەنیەشە خەنە ڕوو دۆست و دژمن و ئیسرائیلیش اعترافی پێکا کە پیاوێکی شەریف ڕۆیشتە دەرەوە پارەی پیا کرد و 8 جانتا پارەی هێنایەوە لە غەزە ڕێگایان نادا بێتەوە بۆ غەزە پارەکەشی پێبوو لەسەر پارەکان دانیشت بوو وەکو پیاوێکی شەریف هەر لەو خانوویە کە پێشترتیایە بوو پارەکەی هێنایەوە ناوەوە چۆن ئیسماعیل هەنیە تەشبیه هەکەن بە تاغوتانی کوردایەتی هەموو بە 8 جانتا ئەدزنەوەی بەنە دەرەوە چۆنەمەوەکو یەکەوێ هەر زەلی لە مێنەوە کاکە گیان حتا ئەو زەمەنە ئەگەڕێنە بۆ ئەم تەوحید و جیهاد ئەو کاتە کەرامەتتان بۆ گەڕێتەوە ئینشاءڵڵا